خۆشەویستان و ئازیزان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مای پێیان بە خزمەتی وای ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمووی هەر کەسێک لە هەر مرۆڤێک قەناعەتی هەبوو لە ژیاندا ئەو کەسە بەدڵ دەوڵەمەندە. جا ئەمڕۆ لە ڕۆژگاری ئەمڕۆماندا چەندێک لە مرۆڤەکان قەناعەتی هەیە بەو بەشە ڕازیە کە خوای گەورە پێی داوە و ئەو کەسانەی کە قەناعەتیان نییە هۆکارەکەی چییە و ئەوانەی کە قەناعەتیان هەیە چەندێک لە ژیاندا بەختەوەرن. ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. من پرسیار لە بەشێ لە وڵاتیان دەکەم ئێوەش لەگەڵمان نابن. چەندە گرینگە ئینسان قەناعەتی هەبی لە ژیان؟ والله قەناعەت شەرتە. لۆ ئینسان دڵخۆش بیتن شەرتە قەناعەت هەبیتن بە ئەوەندەی خوای گەورە بەشی دایێ چەند بیری پێ رازی بیتن پێ رازی بی بەڵام هەوڵدانیش پێویستە یعنی ئەوە نەبێت بێ دانیشی برێ بازارنی هەنێ بەڵام هەدی هەوڵی خۆش بدەی وەنیە پێویستە دەبی ئینسان هەوڵ بدا تێ بکۆشی بەڵام ئەوەندەی کە بەدەستی شات پێی رازی بی. الحەمدولیلا شکرانی دەوێتن چ بکەین ئەوە دەستم تو نییە وەنیە کە بازار ڕۆژێک ینی ڕۆژە خۆشە ڕۆژە خۆش نییە ئەتو قەناعەتت هەیە یان تەنها ڕۆژە خۆشەکان ڕازی؟ بەڵێ بەڵێ ئەستا دۆ نمونە ئەتوو لەگە ڕۆژە خۆشەکان شکرانەی بکەی وەنیە جار بێ بازار نێدی بە شکرانەی بکەی الحەمدولیلا بشکرانە بکەی باشترە لەوەی دری خۆتون بکەی وەنیە هەموو شتێک لە ژیان هەم خۆشی نییە دنیا هەموو هەر خۆشی نییە دنیا بەهەژ نییە بەری هەموو شتێک کون فێکونە وەنیە خۆشی هەیە ناخۆش تێدایە هەموو تێدا هەموو شتێدا ڕاستی ینی زۆر باشە. ئەو کەسانەی کە قەناعەتیان هەیە لە ژیان چەندە بەختەوەرن؟ تاوان زۆر تەمە ئەرێ وەڵا ئەوانەی زۆر بەختەوەرن. چیان بە بڕوایت و کەسانێک کە قەناعەتیان نییە هەردەم چاویان لە کەسانی دیکە دەکەن بێ قەناعەت دەژین درتوندن لە ڕووی ئیمانەوەیە بە قەناعەتیم لە ڕووی ئیمانەوەیە ئەگەر تو تەماشای لە خۆت بەرزتر بکەی قەدرت خۆش نابیت. هەر یەک هەیە لە تو بازاری باشترە یان نوێتی ئەوی باشترە وەنیە ینی قەت درت خۆش نابی دەبتە عەسادەتیش حەسوودی بە دراوسەکانی خۆت نابی لەبەر قەناعەتت بە بازاڕی الحەمدولیلا ناوەڵا حەسوود بە کەسیان نابە. زۆر باش. چەند گرینگە ئینسان ئەوە ئیمانی خۆی بەهێز بکە لە ئیمانەوە با بڵێم قەناعەتی بە بازاری خۆی هەبی قەناعەتی بە کار و کەسابەتی خۆی هەبی قەناعەتی بە ماڵەکەی خۆی هەبی خۆ بەشێکیان قەناعەتیان بە ماڵی خۆشیان نییە لە ئۆتۆمبیلەکەی خۆیان ناڕازین لە خێزانی خۆیان ناڕازین لە منداڵی خۆیان ناڕازین. بەڵێ بەڵێ قسەکە جوانە بە قەناعەتی من ئەگەر بێت و ماری عرام بکەتە ناو ماڵت هەر چەند دەورە مەش بیت پێت درت خۆش نییە بەرەکەتی دانیەوە لە هیچ درشت پێ خۆش نییە بە هیچ نەوعاچی هەر چەندی دەکەی یعنی هیچ درت خۆش نییە لەبەر ئەوەی لەوانەی ئیمان زەعیفن وەنیە تاکید بە ئەوەی دری خۆش نییە زۆریش دەورەمەندا قەناعەتمێ لە ڕووی ئیمانەوەیە. لەبەر ئەو قەناعەتە وەڵا لەبەر ئەوەی تەماحی زۆر بوو تەماعی زۆر بوو جاران خەڵک شکور بوو بەشتە چ کەمی جوایە بزەبەت وا بوو ئێستاکە بە کەمی رازی نییە هەموو چاو لە کەریە ئەمە چاو لە دەکەمە چاولەیەکی دەکەوی چاویلەیەکی دی دەکاتن بەو شێوەیە ناگەینە قەناعەتەکی یعنی ئەو چاولێکەرەوەی کردێک کە ئینسان قەناعەتی نەبی بەرێوە حەز ناکەی ئینسان کە قەناعەتی نەبوو دوری تون دەبی مرتاح نییە بەرێوە ئەگەر ئینسان قەناعەتی بۆ بەشەی خۆی هەبوو چەند دڵی دەورەمەندا قەناعەت هەبوو کاتە هەموو دنیات هەبوو هەموو شتێکت هەبوو مشکلێت نەبوو مرتاح بووی ئیسراحەتی بێ مشکلەی بەپێی ئەوەی کە تەمەنەکەت لە ژیان هەیە ئەزمونت هەیە بەگشتی پیا و قەناعەتی زیاتریان ئافرەت پیا و قەناعەت زیاتر لەبەرچێ بەخۆی عادەتەن بە هەموو شتێکی رازیە بەس ئافرەت بە هەموو شتێکی رازی نییە رازی نییە ناوەڵە زیاتری دەبێتن تەماحی زیاترە لە دنیای وەکو پیاو نییە پیا بە کەمەی رازیە کەم بە هەموو شتێکی کەم رازیە. ئەگەر ئینسان بۆ بەشەی خۆی هەیەی رازیبی بەرەکەتیش دەکەتە ناو ڕزقی دەکەتە ناو ماڵ و منداڵی تەمەنی بەرەکەت لەو شتانەدایە لە قەناعەت و لە مرتاح بوون و لە ئیسراحەتیدایە بەرەکەت لەو دانیە کات و چاود لە وڵاتبی چاود لە یەکی دیبی چاود لە زیاتری بیتە چاود لەوەی معنی بەرەکەتش نەبوو. 96 لە تعزیل بووم
دوای چوومە جێیچکە دوای وەرحاصل دووسێ جێمان کردیا سێ زیێت کردی ئارێ وەڵا قەناعەتت هەیە بەیشەکەی خۆت بەخوای قەناعەت بخۆ بژی و بڕۆ ئارێ وەڵا ئەوەیە ئینسان کە قەناعەتی هەبی پێ دوانیە دڵخۆشە مرتاحە ئەگەر نا قەناعەتی نەبی هەردەم غەمبارە وڵا قەناعەت لە بۆ بەشەر داک و بابا داک و بابا ئەگەر قەناعەتت بە 10,000 هەبوو بەدڵە چ خۆش چیۆ مارێ وا دەزانێ هەموو دنیای توە هەموو دنیای بەڵام 50,000 پێنێ 100 دەفتەرەکشت پێ بێ لە مارە درت خۆش نەبوو بەکەلک نایە کەواتە گرینگە تا ئینسان دڵخۆش بی قەناعەتی زۆر گرینگە مە بڕوای تو کە ئەوەندە ساڵە لە بازاڕی بۆچی بەشێک لە خەڵکی قەناعەتی نییە بەخوای پەنجەی دەست وەکو یەک نییە بەش هەموو بەشەرێک وەکو یەک نییە حاشاکم پیسمان تێدا باشمان تێدا خراپمان تێدا بەڵام پیس ئەوەندە زۆر بووە باش و خراپ باش و چاک کەشی بزر کردیا جێت لێیە ئەگەر بێت و قەناعەتت بە ڕۆژانەی خۆتە بی ڕۆژانەکە چەندە خوا دیانایە قسمەتە بە زیاد بی ئەوە کێشە نییە ئەوە کەیدی دەکەێتە سەر شخصەکە ئەو پارەی کە وەری دەگری ڕۆژانە دەڵێ ئەلحەمدولیلا خوا سوپاس دەبوو هەفتانەیە دەرێن خوا ئەوە فەزلی توەوەی توە خوا زیاتری کەی لەوە زیاترمان پێ ناگوترێ دەیاخۆ بەرەکەداری ڕێز و احترامت هەیە. سلام علیکم ئەحواڵە باشی تەندروستی سەلامەتی سوپاس دەکەم چەند گرینگە ئینسان لە ژیانی قەناعەتی هەبێ والله قەناعەت هەموو شتەکە هەموو شتەکە ئەگەر قەناعەت هەموو شتەکە قەناعەت ئەگەر قەناعەت هەبوو هەموو شتێک دەبێتنەوە نییە ئەگەر قەناعەتیش نەبێ بەعەز دەکە هەموو دنیای تۆ هیچ نییە ئێوە نییە کەواتە ئینسان کە قەناعەتی هەبێ دڵی خۆشە مرتاحە بەرەکەت لە ژیانی هەیە هەموو شتەکە قەناعەت وایە نا چۆن قەناعەت بۆ خۆت دروست دەکەیت وەگەر ڕۆژێک بازارت نەبی درت پێت و نابی یان قەناعەتت هەیە و دڵی ڕەنگە بەیانی باشتر بی وایە ئینسان نەزانێت و میساڵن هەر چەندی کە دێتە میسانە ئیشەکەی ئەوڕە ئەوەندەیە نییە کە قەناعەت پێ هەبوو ئەو هەموو دنیا دێنێ ئەگەر قەناعەت پێ نەبوو بای ملیۆنی فرۆشی کەواتە هیچ پێدوانیە چاولێکەری هۆکارەکە لە ئەو ئینسان قەناعەتی نەبیتن ئێوایە خەڵک تەماشای دەکە تەماشای دەکە میسالن ئەو بازاڕیە ئەو بازاڕی نییە وەنیا ئەوجا حەسەب ئینسانەکەیە ئەگەر قەناعەتی بووی ئیشەکەوی قسمەتەکەوی ئەوەندەیە هەر ئەوەندەی باوجە هەر برێ میسانەوە با ئەوەندەی دەفرۆشی کە قەناعەتیش نەبوو حین وا دەکە پێم بڵێ ئەتووکو لە بۆ مار و منداری خۆت قەناعەت دروست کردیە کە هەرچەندێک هەبوو پێی رازی بن شکرانە بژێر بن وڵا ئینسان ئەگەر بابرێ میسالن قەنعەت کوانی میسالن ئەوڕۆ چتەوە مارە میسالن بای ئەوەندەی فرۆشیە قسمەتەکەوی ئەوەندە بووە کە لۆ خۆی دروست کرد میسال قسمەتت ئەوەندەیە تەواو ئەو پارەی کە دەبێ و مارێ پارەی حرار بیتن ئەگەر کەمیش بی پێدوانی بەختەوە دەژی لەگەڵ خێزانە ئەوە هەل بالفعل ئەو شتە هەروایە ئینسان میسالن کە تەماشاتێک ئەوەندە پارێ برتۆ مارێ قسمەتەکەی ئەوەندەیە کە قەنعەتی پێکرد دری خۆش دەبێتن ئەگەر نا میسان هەفکردێک هاتەوە چیە ئەوەندە چیە ئەوەندە چیە دری خۆش نابێت مەحدەل دەریتوندا بە بڕوای تو پیاوان زیاتر بە قەناعەتترن یان ئافرەتان وڵی دەبینێتەوە سەر ئیمانەکە ئینسان ئەگەر ئیمان هەبوو بە ژن و بە پیاو نییە ونیە ژن هێزە زۆر باشتر لە زەلانی وەنیا قەنعەتەکەی وایە ئەگەر ئینسان ئیمانەکەی جێگیر بوو وەڵ عاسر هیچ فەرق پێ ناکە ئەوە ژنەوە زەلامە هیچ فەرق پێ ناکە ئیمان کاریگەری هەیە بەسیۆ زۆر مهمە ئینسان ئەگەر ئیمانی هەبوو تەوکە لەسەر ئەم شتێکە بوو تەواو بازار هەبی نەبی تەواو بڕایتەوە ئینسان ئەوە مهمترین شتە يعني بازار خوش ان شاء الله لخواي بزيادة بۆ دەڵێ قەناعەت شێرتە قناعتها لكن خواي دورة ما دك لكن خواي دورة ما تبرتوا يعني ئینسانەکە قەناعەتی بە دەورەمەندە أتي القناعة زدهم دنيا تبي يسندبوا کاتو قەناعەتی هەیە هەست دەکەم دڵی شت خۆشە أري والله خواي بزيادة در مهر خوش أري والله خواي دڵ خۆش بێت چەند گرینگە ئینسان ئاوا لە ژیان قەناعەتی هەیە والله يزور بلي زۆر باش پێدوانی ئەوانەی کە قەناعەتیان هەیە بەرەکەت لە ماڵ و منداڵیان هەیە بەرەکەت لە ڕزق و ڕۆزیان هەیە أجر قناعتها بخواي جورا هم دركك اللي دكاتوه درك يرزق اللي درك مدار اللي همش تك اللي دكاتوه أجر قناعتها أجر قناعتش نبو هو پێدوانیە چاولێکەری وە دەکا کە ئینسان قەناعەتی نەبی بقرآن زهيت هي بجدك هي بجدناك هي هم دنيائية بياوتي لازنه حەسودی بە ماڵی کەس نابێت عملنا والله أي عصيبة عليهم هادو تشاي كوري هوش كابري بوتني بزانێ حەسودی بەشەکە لەوەی کە ئینسان
قەنەعاتی بە بەشی خۆی نییە بالفعل وایە ئارێ وڵە چەند گرینگە ئینسان لە ژیاندا قەنەعاتی هەبێت زۆر والله ئارێ والله ئەگەر ئینسان قەنەعاتی هەبی چ گۆڕانکاریێک بەسەر ژیانی دادێت والله باشی بەسەری دادێتن بەخۆشی ئارێ والله کەواتە ئەو کەسی کە قەنەعاتی دڵی خۆشە لە ژیان بەرێوێ بە بڕای و بۆچی ئێستا بەگشتی خەڵک قەنەعاتی لەمە هەر حەز دەکا پارەی زیاتر کۆ بکاتەوە حەز دەکات لە خەڵکی دیکە دەورەمانتر بی چاوی لە ماڵی خەڵکی دیکە قەنەعات نمایە وەی نمایە ئارێ والله بەشن و قەنەعاتە نەما خۆی بەشەر ئیلا دەیەوێ ئەوە بیتن دوێ بەخۆی هەیە باشە خۆ ئەگەر هەر هەشی بی دەورەمەندیش بی کە قەنەعاتی نەبوو دری خۆش نایە ناوەڵە دری خۆش نایە بەکەلک نایەتن جاران خەڵک بە ماست و چای قەنەعاتی هەبوو بەقەسب و چای قەنەعاتی هەبوو خەڵک زمانی خۆ نەخەم هەبوو نە ئەوە هەبوو نەفکر هەبوو نە ئەوە هەبوو بەس ئەلعان کە فکر لە خۆ دەکەیەوە نییە هەر چا بیتن قەنەعات ئەوە نییە ئەو ڕۆ دەرێ سبێن لە برسان دەمێت ئارێ والله ئەوە بەخۆی خەرک بە خۆ دەرێ بە چاو قەس بەچی یانی قەنەعاتی ئارێ والله با ئەم تشتش قەنەعاتی دا بەس ئەلعان قەنەعات نمایە نا والله پێت وانە ئەو چاولێکەری ئەوەی کردێکە خەر قەنەعات نێنی خۆی ئەو هەیە بەخۆی ئەو هەیە ئارێ والله باش پیاوان زیاتر قەنەعاتیان هەیە یان ئافرەتان والله ئافرەت قەنەعاتی زیاترە لە بەوەی نییە پیاو لە دەرێ هەدرێتن با بێتن ئەوە بیتن ئافرەت قەنەعاتی زیاترە لە مارێ شکرە لە مارێ ئەرچ بێ شکر هەیە السلام عليكم أحوالت باشي تندرستيت صحتت ياخو باشي أمرو باسي قناعات دكم بري زانم تندق قناعات هي والله بيا بقناعات بجي باشا إذا خو هسه اللي كده قسمات بس بقناعات بجي بس بقناعات تذكر روجي هسه هبي بس بقناعات إذا كم زيادة سلا يا إخوي قبل بيتنو لا بس دري إنسان بقناعات بجي خل قناعات لو بشي زور باشا حزوز همش لك بقناعات بكي باشا القناعات بين بيتن حس الشبكي نزعدنا يعني بۆ بەشێک لە خەڵکی هەردەم بە بەشی خۆی ناڕازی قەنەعاتی نییە هەردەم دڵێ بەی وابی سبەی دنیا خرا دەبێت أخذ دين إيماني ضعيفة حمد قصة دين إيماني حمد قصة دين إيماني دين إيمان بقوة بيتن حمش قصة قناعاتش كواتي إنسان أجا إيمانش بهزي هبي إيماني بأخوها هبي قناعاتش دبي بالفعل أري والله أو قناعات تسن واللي دكادرة خوش بي والله أخذ قدر خوش شكل لسيناريم شد دين إيمانك كتا شد ركتا استعد ببازارك ياخذ رازي أو رو تندد فروش دري قسمتي خواي أري والله قسمتي خواي حد سندش بي أتكدي بتماي خواي دي دري بتماي خواي شكل دكيته أغرز الصعب دي بيتن بس دميل برسا وين أنا بينان دي هيز دعاء دكي بسم الله دكم هكا درا دكان دكم بسم الله دكم كرسكرو دكم بسم الله دكم أري والله أو كاتاني كمجالت هي هيز كاتك ذكريات خواي قولة دكي بو بركتي بكتي ديكم إن شاء الله ديكم هداش كمو أري والله زور باشا كواتا أو بو بشي خود رازي أري والله كديش بسم الله دكي يعني إنسان أجر أو بسم الله كردو ناي خواي هنا لكاركي بمان موياكا لجيانيش دا سركوتي دبي لا بالفعل راس لا خيزانيش مرتاحة بحل بحام عام دقرتوه أري والله زور باشا أو كساني كباريش حلال بو خويا بيدا دكانو ديبانو ماري سن لمالوج آسودان بالفعل باري حلال ماري آسودي بس كدينارش عالم بيو ماري دائما مشكلة ذاك ماري دائما بمشكلة برو هرسي باري عالم دباتو ماري بمشكلة نعم ولو بازار خرافة والله إني بس هذه تشتكوا كارا سببك يصير أخوان معاش زي جيرنيا معاش بقى معاش ببازار جباش أري والله إستا وقتي شر دعش معاش نيوبو سيت ساريك بو بس تكون مستقر بو سيروج زارك دهات خارك كزوري صرف ندك كم يصرف دك بس إستا ها أو زاري هذا أمني كان حفتا وشش روج حفتا وحفت روج معاشي ورنا قرتبو معاش بس يمان جينا بس سطو حفت روج معاش شو قرتبو كذا قال لي براي خود اي باش عم تسقلي بكم بريم زلك نافروشي كابران نيتي لو خواردني او ترسخ نافروشي صوزه نافروشي ترى نافروشي يعني تزلك هريت اگر موسكا لوقتي خوي ببازار واش دبي هيت عيبين يا لو تاكيد به باش همي دكا اگر ناخلك سرتا خواردني دكري امن بيدرم وقتي معاشني وبو زور لاستا باشتر لبر خلق زوري صرفنا دك كم يصرف دك حسابي برش خوي دك بس استا كم مستقرني ولا وقت خوينا نيه كابرا وتي ورج دغري سيقينيا دريلواني مانجش كنيتو انا وزارش تاخير ايه دريلواني هرنيتو او زاري لبروني سيقنيا اي لا كرينو فروشتن لقال هاولاتيان تندك
قەنەعاتت هەیە بە بازاڕەکەی خۆت ئەوەندەی کە دێتە دەستت شکرانەی الحمد لله الحمد لله الحمد لله زۆر قەنەعاتم هەیە و هەر شکرانەی خواش دەکەین چکە ڕاستیەکەی وەچی دەری ئەها چەند گەورە بی گەورەتر هەیە ئێستا مەقسەد ئەمە ئەگەر لە سەبێ بازاری ناشکوری بکەین لەوانەیە شتێکی گەورەتر بێتە پێشی الحمد لله ئینشاءالله باش دەبی کە قەنەعاتی هەبوو لە ڕووی دەرونی و مرتاحە ئەگە قەنەعات نەبی هەموو دنیاش ئیتوبی هەر قەنەعاتت نییە هەموو دنیای توشبی هەر دڵخۆشنی هەر دڵخۆشنی خۆ ئێستا ها ئەگەر تەماشا بکەی ئەوانەی زۆر دەورەمەندن هیچ دڵخۆشیێکیان نییە هیچ گیانی نییە پارە هەموو شتێک نییە نا پارە وەسیلەیە دڵخۆشکەر نییە عنی لەوەی تەئکید بە وەسیلەکە پێدوانی ئەوانەی کە قەنەعاتیان نییە کێشەیان زۆرە وا پێ نارێم کێشەی هەیە دەرونیە مرتاح نییە لە هیچ شتێکی خۆی لە هیچ شتێکی خێزانەکەی خۆی پێکنی هەر لەگە هیچ کەسەش پێک نایە لەگە خۆشی پێک نایە نەک لەگە خێزانی لەگە خۆشی مشکلەی هەیە تاکید دەبینی خەڵکی لە بازار هەر بە سیمایەوە دیارەکە ڕوو خۆشە بەرامبەر خەڵکی شەر نییە دەورەمەندبی ناخی دەورەمەند ئەمما پێ دەرێمەها پارە هەموو شتێک نییە وەسیلەیە بەس دڵخۆشکەر نییە أحوالك تندرسيت باش إن شاء الله بخير بي بازار كوا الحمد لله باشا سعيبينيا عيبينيا الحمد لله وكوا قناعت له خود دروس كرديا هيك عيبينيا أما إدارة دكين إدارة دكين هيك عيب سنجرين إنسان قناعات يبي أري والله هيك عيبينيا الأخوي بس يعني الأخوي بس يعني باشا أتوقع قناعات هي لروي دروني ومرتاح يدير خوشة أري والله الحمد لله سعيبينيا نعم زور أري والله بياو هي ولا زيان كتيا أما يشو كارخ من لزيخ ومن دكين سعيد معنا زور أري كوات إنسان دبي تمشي خوار خويكا أري والله زور باشا كرديش دري كز لبرشينا بتكرر أروها أري والله گشتی چەند دەبی بازارها بۆ شوێ بە قورآانە و ماوەی زۆر خراپە ناسانم بازار خراپە بەخۆی سیاسیان خراپە مەوزوعەکە یعنی شتەکە هەم بوویتە سیاسی ئێستا بازاری بوویتە سیاسی بەڕاستی بە کاچی خۆمرێم یعنی ئێستا کە ئەو تورکیا لەولایە هاتیە کاریگەریێکی زۆری لەسەر بازاری ئیشکار نامینێ عامە یعنی شتەکە هەر نەک بریم ئێرە بازاری نەبی ئەمە ئێستا کە توانین جلکو بەرگمەیە لە توانی جلکو بەرجیش یعنی بەڕاستی یعنی لە تەلەفۆن و جەماعەتی تورکیایی دەکەین قسەیان لەگە دەکەین بەڕاستی ئەوانیش دەرێن بازارمان نییە ئەوانیش دەرێن نییە ئەو شتەکە عامە لە سبەینەوە چەندت فرۆشتیە وەڵی وابزانم 5,000 فرۆشتیە کە غەڵەت نەبووم ئارێ وەڵڵا لە خوای گەورەوە زیادی ئەوە شکرانەی دەوێت ئەو 5,000 کە فرۆشتی دەرێ ئەلحەمدوللا و شکرانەی دەوێت ئارێ وەڵڵا لۆ دەرێ ئەلحەمدوللا و شکرانەی دەوێت ئەدێکە و 5 نەبی کەواتە ئەو 5,000 هەنات خۆ دەبیەوە ماری دری مندارەکان پێ خۆش دەکەیت هاتیکو یعنی گرینگە ئینسان قەنەعاتی بێگە بە کەمەش بی هاتیکو ئینسان دەبی قەنەعاتی بیتن ئەو زۆر و کەمەوە خوا دەداتن بە دەستە تو نییە ئەدی ئەو ڕۆژانی 100 دەفرۆشی 150 دەفرۆشی 200 دەفرۆشی ئەدی دوهینێ باز ناکەی ئەدیکو کەواتە گرینگە ئینسان قەنەعاتی ئەدیکو بەتاکید زۆریش ئەوەش لە فەزلی خوای بە زیاد بیانی الحەمدلله زۆر شکر ئەدیکو بەتاکید ئینسان تەندروستی باشیشی هەبیتن نعمەتەکە لە نعمەتەکانی خوای دوو چاوی ساغ و بە پێیەکی جوان لە خۆ دەڕۆی دەستێکی جوان و لە چیەوە مارێ ناز و نعمەتێککە هەیە لە مارێ و زۆر باشە بۆچی بەشێک لەو خەڵکە قەنەعاتی نمایە هەر دەرێ سبەینە دنیا خرا دەبی کۆمەلگەی کە پێشان خەڵک زوو دەنووست فکری لە ئەنتەرنێت و فەیسبوک و هەتا یەک و دووی شەوێ دانە دەنیشت و سعادە کابرا دەچوە سەربانی و مبەردەژ نەبوو لە خوای بەزیاد دەی شەوێ دەچوە سەربانی دەنووست سبەینی هەر دەستا زوو دەچوو ئیشەکەی خۆی واصل بوو ئیشەکەی خۆی دەکرد زۆر پێ مرتاعیش بوو نێژەکەشی دەکرد بە هەموویە بوو ئێستا سبلیتی هەیە موبەردێ هەیە کارەبای هەیە بە هەموو تەبی وەچی درت خۆش نەبیت لۆ چییە بە هەموو دنیای تو بی وەچی درت خۆش نەوە لۆ چییە گرینگە ئینسان قەنەعاتیە بی خوای گەورە الحەمدلله ئارێ وەڵا بەتاکید کابرا لەسەر ئیشەکەی خۆی دادەنیشتن باوەڕ بکە لە سبەینە هەتا ئێوارێ ئەستەغفیرڵایەکی لە دەونایەتە دەرێ زۆر میمە ئەم ئێستا و تەسبیح بەدەستەوە دەبینم بەڵێ ئەگەر لە بۆ ینی پێم بڵێ جاروبار ذکریاتی خوای گەورە پێ دەکەی ئەستەغفیرڵای ئەسڵاو والله يعلم
والله يعلم او خواد الزاني ما بستم هاندان او خواد ما بستم الزاني رياية او خواد الزاني اما ناوي معتي خوم بكم ناوي معتي خوم بكم او جا آية لو زوانية يعني آية لو ذكر تاعت عبادة خوايا او بالدري خوم دابي لدري تدادني بيتن ام قماني باش كده كم بيد ابمك الحمد لله وشكرا يا خويا ديبيتن يا اخوان شد قربان تيدو زور بريسي عزيزي باش ان شاء الله سلامت بيا اخوان باسي قناعاتي دا كم سان جرينجا انسان قناعاتي هبي طبعا جرينجا قناعات بومرو جرينجا طبعا عمش قناعات النبي تتفيناكري لا والله باشا كيدواني وانا قناعاتي يعني هي دريان خوشه طبعا عمش قناعاته اتوقع الدنيا ما هاد بي قناعاتي اي دنياي هي دنيا ايويا قناعاتي كابلاش روجا بينز زايد دستك يدير الحمد لله قناعاتي الحمد لله بري كيدواني بشق لشيشكاني اورو مش بيوندي باوي هي كانسان قناعاتي نمايا بري سطان نوت بيس قناعاتي يا خالك بري قناعة لون ما او قناعات لون والله لون ما عمو تو هي دوره ما ندي مشي دوره ما بس مدبي كاس قناعاتي برسخي خويني يعني تساولي كري ويلي طبعا تساولي كري بري اواني كتساولي خلشي دا كان هيز مفتعنين نخير مفتعنين نخوتي نخوارنتي هي سوكنيه دائما درت لقيه بيشتري خرق بنان وتاي شي بنان وقصبه شي مرتعن ابو بري بيشان كابر ناني وراني هبو له هواري غم نبو غمي نبو انا نخير استابا شي عفتك هي عفتك صد صاري هي او باش عفتك هي ودري ساتر لوي او زور هي قناعاتي نخير قناعاتي اني بزعزك لو خذوا باخذ اني عم تجربه باقسيمي جوني بس تجربات ماما حازي زلام بقناعات ريان افرتكان زلام لبرتي والله اللي بقى مش خاصة جني او رو دبيني بشينا الروجينوت زار انا عم سطان بنزابي تو بازاري اني قناعاتي اني بيراج لو بي خوي داك دفي داك ديتو دي سان لي غورتو بري قناعاتي بيني بازارتكم والله بازار سفره نيا والله اولو بازار زايد والله برملو بيباريه يا اخو دسكات كروزة قرانية بالربعة شيء بفينستيا بالربعة شيء بس وش كابرا الربعة كنا بقرانا هذي كوش الربعة كنا بيشتري كابرا ده هر كوبا بعد شيء زاد بس هذا يقدس كروزي ده يقدس أره بخواه داره يقدس أويش عند زارم پاره پینه بخواره و هاشی دادم أره هادي دي أره بخواه قناعات ببازار خود هي الحمد لله خواه رازقا خواه رازقا لبروه تا استا کس ما ندیده لبرسام مردبی لچه لکه نسرابی او لبرسام مردیه اگر هر ایش نبی خواه رزقت هر داداتن أره إنسان كقناعتي أبو ضلي دورة من دا عتمن أره والله الحمد لله أتوقع أنك بدأت ديني دوازة هذا الحمد لله أجر نجبيت نزارة بيتن هر الحمد لله بس كان فوزي برز جاري أخش كيف جوا صار بازار ساري بازاري بس أواني كتساول خلشي دا كان في دوانية هردم دليان توندا عتمن كابرا من لو يكش كم قياس خم كابرا خواي قبر رزقي كش زيادة لا يكم تلا أجر وهاش نبى جيان ندس وسري شيء نبي أمك أنا أجر وبيتن هم يهدور من بشيء لو شيبك ده بزيادة بنغلاديشي وأنا بينين إيش ما نبكن باشا إنسان قناعتي بي القناعتك تها همشتكا طبعا زور باشا كأتو قناعات ذهبيتن في دواني لروي دروني مرتاحي آسودي ولا مرتاحين كم زور هرتن كم زور خواتين دابي هرون ديا خواتين دابي هرون باب الرواية لو استابشك لخلش قناعاتي نمايا لخط أو كمان ضعيف هو ما ضعيف والله أو إيمان كمان ضعيف وقناعتك اللي بهندنيا زارا خلق بكم باشتش كم قناعاتي نمايا طبعا مشتك رازيبو طبعا يصير قناعتك أنا ما له بهندن إنسان لجاني قناعاتي أبي أو ديك بدستي نابري الحمد لله كم هتعزو قولك يا دلي القناعة كنز لا يفنى شاعريش دلي خذ القناعة من الدنيا وارض بها زنا دلي قناعتي للدنيا ورقة راضي بفيه واطلب نصيبك منها راحة البدن أو أن تدا إسراحة بك زياد رويمك لإيش كان يقول وانظر تماشك لمن ملك الدنيا
ئەگەرەت ئەو دنیا هەموو ئیتوبی هەل نالە منها غير القطن والكفن هیچ بەدەست نییە چ دەبای لەگەرە خۆت چ دەبای لەگەرە خۆت دەلێ کفنەکە و لۆکەکە کورە وەڵڵاه لۆکەکەشمان بە قسمەت ناوی لەو دنیای بەس ئەمە دەبی قەناعەتمان هەبی سەبریشمان هەبی تەحملمان هەبی زۆر ڕۆیی کەممە چەند گرنگە ئینسان ئەو قەنەعاتی هەبی بۆ خۆی دروست کات والله ئەو قەناعەتە زۆر مهمە ئەوەش دەبی لانی دەرونیت بەقوت بی لایەنی خوایت بەقوت بی لە جەستەیی بەقوت بی لۆ خۆت عیبادەتێکی خالص لۆ خوای بکە خۆی سبحانه وتعالى دەرکە لێ دەکاتەوە پێدوانیە چاولێکەری وەی کردێکە خەڵک قەنەعاتی کەم بی بەڵێ زۆری شەبووە کە من زیرانی خۆمانە بلێن قەنەعات دەلێلەوە سێتڕم بێلێ کاکەوە خۆ دایتێ ئەوە ئیش دەکا ئەتوژ ئیش بکەوە چیوی کار بکەوە چیوی قەنەعات بەس کوردەکەی خۆمان بەڕاستی خۆی لامبووی شەچی نادا هەمووی شەچی ناداتن یانەکە ناکەوتە دوو لۆری زبل و شتوا پێی سەیرە کاکە دەمام کەشی دەکەم ئەگەر کەسە من نەناسی دەمام کەشی دەکەم کەس نەمناسی دوو مەعاش سێ مەعاشی بە ڕۆژی وەردەگرم ئەگەر وابی لۆم دەنووسن بەس ئەمە ناکەن بەنگلادێشەکان دەکەن ئەواندی دەکەن ئێستا ئەو برادرانە ئەگەر قەناعەتی نەبی ئەوەی بە چەندی هینای و قەناعەتی نەبی بە چەندی دەفرۆشی یانی هیچی نەکرد پێت وانێ لەبەر ئەو بێقەنەعاتی بەشێک لە خەڵکی دەبینین دریتوندا هەردەم نامورتاحە هەردەم دەرێسبێنی دنیا خرا دەبی ئەخر لێرە دەوریش حکوومەتیش دەوری هەیە ئەگەر حکوومەت معاشەکان بە تەواوەتی بدا ئیشەکان بە تەواوەتی بدا ئەمن یەک پرسیار لە برای خۆم دەکەم ئەمە زۆر لە مێژە لەگە دکتۆرانیشم کردێ قەناعەتت هەبی دکتۆر هەبووە دکتۆری دەرونی تەمەنای دەکرد ئەمن یەک نەخۆشی بنێرمەکەنی یەک نەخۆشی دەرونی هەبی پێشتر ئێستا تەماشە دەکەم هەر عیادێک لە 100 نەخۆشی کەمتر نییە هەمومان نەخۆشین هەممان نەخۆشی دەرونینە لۆ ئەوە بەتاڵە ئەوە بەتاڵە ئەوە با بەتاڵبی بزانەوەش چاک دەبی لایەنی خودایشمان دەبیتن لۆ خوای ئەگەر ئەمەش دەبی ئەمەش بڕێ بە سوڵحێن ئێستا خەڵک کەتە دۆڕی بای زینای قەتل یەکدری دەکوژن حیلە لەوی دەکەن غەشی دەکەن خیانەتی دەکەن هەموو شتێکی دەکەن چمان نەکەن ڕیبای دەکەن ئێستا ڕیبای لەگەر ئەوەکان دەکەن بانقەکان دەچی دەینی پارەی دەینی دەی کورە ئەو دەیدەیە سەریمەی خوارد ئەی هاوار ئەو دەیدەیە هەتا کەنجی کاکە بگەڕێەوە مسلمان بگەرەوە لایەنی خودای لایەنی خوددا تەبی ئەو دەیدەیە تەرکە مەلێ دەیدەی پشتت بە قورآن قەیمکە پشتت بە سونەتی پێغەمبەری قەیمکە ئەو دووشتە لۆت و ئەوەیە دەتو قورآنی بخینە بڕۆ ئەوەکانی بکە بزانە تۆ زەرمەند دەبی گرینگە دەست بە قورآنەوە بگری بەڵێ مسلمانی نەمە دەبی دەستمان بە قورآن بگرین لەگە سونەتەکانی پێغەمبەری ئەو دوای بکە حەق لە هیچ خەڵکی نەبی خوا دەرکە لێ دەکاتەوە ئینشاءالله ئەگەم معاشەکە بیتن بازارەکە عام دەبیتن ئەگەم معاش نەبیتن خەرک بێتە بازارێت سەرف کاتن سەد بازارەکەی دەبینی چۆ لە بەعام بازار پێش هاتم خەرەبارەک بوو بەبەر نەدەکات ئێستا هات چۆل بووە هەموو بە معاشی خە معاشە خەرک ئێستا سێ بەشی معاش خۆرە ڕاستی بکە 4 بەشە 4 بەشی سێ بەشی معاش خۆرە ئێمە معاش خۆرەکانیش کە پارەی نەبی بێتە بازارە چ بکاتی ئەمڕۆ باسی قەناعەت دەکەم بزانم ڕۆژانە ئەوەندەی کە دەیفرۆشی قەناعەتت پێ هەیە الحەمدولله خوای گەورە چەندی بڕێبیتەوە قەناعەتت هەر ئەوەندەیە الحەمدولله خوای بەزیاد کەمی ببێەوە ناشکورنی کەمی بەمۆ زۆری بەمۆ لەکنە من یەک شتە ڕزقە بڕایتەوە خوای گەورە لێ دەنێ دەبی شکر بی قەناعەتش دەبی یعنی ڕازی بۆ بەشەی کە خوا پێی داوە الحەمدولله مادەم لەسەر دنیا ساغین سەلامەتین خوای بەزیاد بی الحەمدولله چەند گرنگە ئینسان قەناعەتی هەبی بۆ وەشەی کە خوا بۆی بڕاندیتەوە بۆ وەشەی کە خوا بۆی داناوە هەر چەندی قەناعەتی هەبی هێشتم کەمە لە بۆی قەناعەت زۆر شەرتە با پێت بێت قەناعەت بە کەمەی نەبی بە زۆرەش نابیتن نابی بەس گرنگ ئینسان لەگە قەناعەتێکی هەوڵش بدا مادی بیتن طبعا دەبی هەوڵ بدەی ئەگەر تو هەوڵ نەدەی قەناعەتت نابی کە قەناعەت دەبوو دەبی هەوڵ بدەی کە هەوڵشی دا دەبی قەناعەتت هەبی دەبی ئەوشمان لە پێش چابی کورد دەرێ کەس دە پڕەچ نابتە کوڕک وەنیا دەبی ڕۆژانە هەوڵ بدا ساڵ لە دوای ساڵ کەسێک کە تەمەنی بۆ نمونە چەند ساڵە بۆ نمونە خزمەت دەکا ئیش دەکا پارێک کۆ دەکات و ئەم بمەوێ بە 2 ساڵی وەکووی بم چاولەوی بکەم یعنی قەناعەتم نابی بۆ وەشێک ناکرێ قەناعەت و هەوڵدان دەبی خۆتمان دیکەی بەڕاستی دەبی خۆتمان دیکەی دەبی سەبریش دەبی قەناعەت دەبی خۆتمان دیکەی ئەتو لە مارێ پاردەوە برێ وەڵانیتم و هیچم نییە و بازارم نییە و پارەم نیە و ئەو هەیتی ئەو نیتی لە مارێ پاردەم وەکو دەمبی خوای گەورە دەرێ لە تو عراکەت لە من بەرەکەت
ئەو چاولێکەریە ژۆی نەکردیە کە خەڵک قەنەعاتی نەمینێ بەخوای بە تاقیدی بە زیاتر چاولێکەریەکە چێمانە دەبینی کابرا شتە چیە کابرای بەرامبەری عەسوودی پێدەبا قەنەعاتی بەخۆی نییە قەنەعاتی بەوی هەیە کە هەیتی بەس قەنەعاتی بەخۆی نییە کە نیتی بەڵایەزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر هەبوونی قەنەعات بێگومانەوەوانەی کە قەنەعاتیان هەیە لە ژیاندا بەختەوەرن ئاسوودەترن مرتاحترن چاویان لە ماڵی کەس نییە چاو نابڕنە سەرۆت و سامانی کەس ئەوانەی کە قەنەعاتیانی هەردەم دڵتەنگن هەردەم لە ژیاندا ناومێدن هیچ کاتێک نیان بینی بە بەختەوەری چونکە چاو دەبڕنە سەرۆت و سامانی خەڵکی بەو بەشەی کە هەیتیان ڕازی نینە هەمیشە چاو دەبڕنە ماڵی خەڵکی خوای گەورە ئەوەندەی کە پێی پێی ڕازی بە بۆی ئاسوودەبی چونکە ئەگەر هەموو ماڵی دنیا ئیتوبی قەنەعاتت پێی نەبوو لە ژیاندا بەختەوەر نابی بەختەوەری بە هەبوونی سەروەت و سامانی زۆر نییە بە دڵێکی گەورەیە بۆیە دڵی خۆتان دەوڵەمەندکەن تاوەکو لە ژیاندا بەختەوەر بن تا پرۆگرامیش دیکە بەخواتان دەسپێرم خواتان